هەر سەبارەت بم بڕیارەی ئەمریکا کە سزایی باسەر دادگای نێودەوڵەتیدا سەپاندووە دەمانەوێت هەندێک قسەی زیاتر و پرسی زیاتری لەم بارەیەوە بکەین راخۆ ئەمریکا بۆچی ئەم کارەی کردووە، ئەم کارەی بۆچی ئەنجام داوە. با میوانداری زۆر بەڕێز کاک وریگا قەرەداغی شرۆڤەکاری سیاسی کە ڕاستەوخۆ لە زوو تەرمیر لە هۆڵنداوە لەگەڵماندایەکە گوریا شەوتان باش، گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتە لە کوردستان 24. باشە 79 وڵات ئەم بڕیارەی ئەمریکایان ڕەت کردوێتەوە بە شتێکی خراپیشی دائانێن کە سزایی بەسەر دادگای تاوانەکانی نێودەوڵەتیدا سەپاندووە. پرسیار ئەمەیە بۆچی ئەمریکا لەم کاتەدا ئەم سزایی بەسەر ئەم دادگای نێودەوڵەتیەدا سەپاندووە؟ بڵێ ئەم کاتێەوە باش، کاتی بینێرانش باش. خۆی 79 وڵات ئەم دەنگیاندا، بەڵام ئەوە کۆی هەموو وڵاتەکان 125 وڵاتە، یعنی کەواتە 6 وڵاتێکیش دەنگیان نەدا بەمەیە. ئەمە ئەمریکا زۆر تووڕە بوو لەمەیە. خۆت شەزانی ئەمریکا پشتگیریەکی بێسنوورەکات بۆ ئیسرائیل و بە هیچ شێوەیە کاڵێ لەم کاتەیە ئەم کاتێکی زۆر هەستیار کاتی ئەوە نییە مندا ئێوە دابنشن نەتەنیاهو وەزیری بەرگری ئیسرائیل تاوان بکەن. کاتەکەی زۆر هەستیارە. ئیسرائیل زیاتر پێویستی بە پشتگیری هەیە، نە پێویستی بە بۆیکۆت هەیەەوە یا سزادانی ئیسرائیل. لەبەر خاتر ئەوەیە. ئەمە تەبعاً ئەمە یەکەم جارش نییە مەسەلەی ئیسرائیل. لە 2020 هەم هاتنە پێکەوە و سزای ئیسرائیل تاوان کرا لەلایەن ICC، بەڵام هەم ئەوەش بوو بایدن هەڵی وەشانەوە و داوای کرد بە زووتری کات هەڵبۆشێتەوە، هەڵیان وەشانەوە. باش، کاک وریا، ینی کەواتە ئێستا پرسیارێک دێتە پێشەوە، ئەوەیە ئایا ئەمریکا نایەوێت پابەندی بەشێک لە ڕێکار و یاسا نێودەوڵەتیەکان بێت؟ بەڵێ خۆی ناتوانین بڵێن ئێمە نێودەوڵەتی، چونکە ئەمە هەموو وڵاتانی دنیا بەشدار نەبوو لێ و ئەمە پارچەیەکیش نییە لە چوارچێوەی نەتەوە یەکگرتووەکانە. ئەمە مؤسسەیەکی سازمانێکی سربەخۆیە، سەر بە هیچ لایەک نییە. وڵاتانێکی زۆر گەورە هەیە بەشدار دەبوونە لێ، یعنی وەکو چینە، هندستانە، ئەمریکایە، رووسایە، ئەمانە بەشدار نەبوون لێ. یعنی ئەتبار ناکرێت بریارەکانیان ئەوەنە شوێنی جێگای ئەتبار نییە لەلایەن هەموو وڵاتەکانی دنیاە و ئەو وڵاتانی کە ئەندام نین ئەتوانین دشی ڕابۆستن و ئەمریکا خۆت شەزانی ئێستا یەکێکە لە زلهێسترین وڵاتانی دنیا و بە تایبەتی لەژێر حکمی ترامپە بریار لە دوای بریارەدات و هەندێک لە بریارەکانی لە دەرەوەی چوارچێوەی نێودەوڵەتیە، بەڵام لە ناو چوارچێوەی ئەمریکایە مافی خۆیەتی ئەم بریارە بدا، بەڵام ئەوە نییە بریارەکەی ئەوەش واتە نییە کە بریارەکەی قبول بکرێت لەلایەن هەموو وڵاتەکانەوە. هەندێک وڵاتان هەیە دەنگیان نەداوە بەمەیە، جارێک بێدەنگن، بەڵام ICC تاکویستە دووسێجا ڕەتی کردەوە، وتی ئێمە مؤسسەیەکی سەربەخۆین و ئێمە گوێ نادین بە سزادان. باش، کاک وریا، ینی جگە لەوەی ئەو 79 وڵاتە بەیاننامەیان دەرکردووە ئەم بڕیارەی ئەمریکایان ڕەت کردوێتەوە، ئایا ئەم وڵاتانە دەتوانن چیتر بکەن جگە لەو دەنگ هەڵبڕین و ڕەتکردنەوە؟ هیچ کارێکیان پێ دەکرێت؟ تەنها شتێکە کە بۆیان نەکرێت وەزیری بەرگری ئیسرائیل یا سەرۆک وەزیری ئیسرائیل ئەگەر بچێت بۆ ئەو 79 وڵاتە دەستگیرێکەن و ئێبن بۆ لاهەیە بۆ دادگاکردن. باش، کەواتە کاک وریا، ئەم بڕیارەی ئەمریکا تەنیا و تەنیا بۆ پاراستنی سەرۆک وەزیرانی ئیسرائیلەکە دادگای تاوانەکان بڕیاری دژی ئەوان دەرکردو، یعنی ئەمە تەنها بۆ پاراستنی ئەوانە؟ وایە تەنها ئیسرائیل یەکێک وەکو شەریکی ئەمریکایە لە ڕۆژهەڵاتی ناوڕاست و موقعێکی زۆر استراتیجی هەیە، نەبەس بۆ ئەمریکا بەڵکت بۆ ئەوروپاش، لەبەرەوەی بە هیچ شێوەیەکە نایوانێوە نە ئەوروپا و نەخۆ ئەوروپاش بێدەنگن لەمەیە، مانای ئەوروپاش ڕازیە لە بریارەکەی ئەمریکا، بەڵام
ئەو دەنگیان بەرز نەکردوێت وەکو ئەندامەکانی کەیە. ئیسرائیل جێگایەکی زۆر هەستیاری هەیە بۆ ئەمریکا و بۆ ئەوروپا و لەم زروفەی حال حازرە لەم هەڵ و مەرجەیە بە هیچ شێوەیەکە نایانەوێ زەرەرێک یان ئاسیاوێک بێنن یان زیانێک بە ئیسرائیل بێنن بەلکو پشتگیری لێکرد. باش کەواتە کاک وریا ینی ئێستا پرسیارێک دێتە پێشەوە ئەگەر بەم جۆرە بێ دەیان کەمە نەتەوایی کەمینەی ئاینی گروپی ئیتنیکی جیاواز هەیە کە لە زۆر شوێنی جیهان بۆ خۆشت باش دەزانی زوڵمیان لێ دەکرێت تەنها شوێن ئەو دادگایی لە های بوو کە پەنای بۆ برن ئەی ئەگەر ئەمە نەمێنەوە سزای بەسەردا بسەپێندرێ ئیتر ئەمانە پەنا بۆ چۆ برن ئەگەر زوڵمیان لێکرا. بەڵێ خۆی یعنی هەیە منسەماتی کەش هەیە ینی بۆ مافی مرۆڤایەتی نەتەوە یەکگرتووەکان لەوێش هەیە توانن لەوێش بێنن دادگای یەکێتی ئەوروپا هەیە هەروە بێتەوە هەر ICC لە مەسەلەی ئیسرائیلە بەڵام بۆ یۆگزلافیا پشتگیری کرد زۆر لە سوودان پشتگیری لێ کرد لە زۆر وڵاتانی کە هاتن لە ICC بەڵام ئیسرائیل نزیکی نابنەوە. ئیسرائیل وەکو خەتێکی سوورە بۆ ئەمریکا بۆ ئەوروپا نابێ نزیکی بوونەوە گێرا وڵاتەکانی کە یان ملەتان یان کەمایەتیەکانی کە ئەگەر مەسلەیەکیان هەبێ بیانێ پێشکەشی بکەن بە دادگاکە بڕوا ناکەم دەوێت کە ڕەدی بکاتەوە بە شەرتێکا کە دۆکومنت و هەبشتێکیان بەدەستەوە بێ ئیسباتی بکەن کە تاوانێکی زۆر بەرامبەریان کراوە ICC قبوڵێکە یعنی دادگای تاوانێکی نەودەوڵەتیەکان دەرگای کراوەتەوە بەڵام بۆ ئیسرائیل نابێت دەستی لێ بکەین لەم زروفەیە ئەمە یەکەم جارشتیە وەکو باسم کرد لە وەختی خۆشا خۆ ICC این کراکە ئەمریکا محکوم بکرێ بەرام تاوان بکرێت لە ئیری ئەفغانستانە ینی تازە بوو 2020 بوو بەڵام هەم ڕەت کرایەوە یعنی هەندێک مەسائل هەیە خۆتەزانی ئەمریکا زلهێزێک لە جیهانە حال حاضر یعنی بۆ قسانەی کە ترامپ ئەیکات دنیا ئەوێ دنیا لە هەموو شوێنێکە پەنجەی هەبێ پەنجەمۆریکی خۆی هەبێ جا لەبەرەوەیە هەندێک وڵاتی نابێت نزیکی بەرەوە یەکێک لەوان بەڕاستی ئیسرائیلە. زۆر بەڕێز وریا خەرداخی شرۆڤەکاری سیاسی ڕاستەوخۆ لە زوو تەرمیر لە هۆڵەندا و لەگەڵ مامووی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان.